هەواڵێکی تایبەت بە بۆکان هەورامی گۆرانی بێژێکی دیار لە باشووری کوردستان وە ناوچەی هەورامان دەنگێکی خۆش دەنگێکی گونجاو بە تایبەت بۆ وتنەوەی زۆر باش وتنەوەی هەردوو گۆرانی بێژ عەباسی کەمەندی و بەڕێز مامۆستا حەسەن دەرزی دەنگێکی گونجاوی هەیە بۆ وتنەوەی ئەم دوو گۆرانی بێژەوە خۆشی چەند بەرهەمێکی تایبەت بە خۆی هەیە بە خۆشحاڵیەوە ئەوەی کە جێگای سەرنج بوو لە لای ئێمە وەک پرۆگرامی کورسات مەگەزینەوە بوو کە لە نوێترین هەواڵی باسی لەوە کردووە کە نوێترین گۆرانی خۆی تۆمار کردووە و ئەوەی جێگای خۆشحاڵی لە لای ئەوەیە کە ئەم بەرهەمە ئاوازی خۆیەتی و میوزیکی لەلایەن کاکتواناوە بۆ کراوە ئەمە پێم خۆش بوو لە ڕێگای تەلەفۆنەوە وەری بگرین کاک بۆکان کە زانیاری زیاترمان باتێ لەسەر هەواڵەکە کاک بۆکان سڵاو لێ بێم کاتت باش کاک بۆکان سڵاو لێ بێ وارە باش سڵاو کاک کوردۆگیان ڕێنات خان ئەم کاتتان باش سڵاوتان لێبێ سپاس بۆ تۆ من وابزانم هەڵێکم کرد کاک عەلی کاری میوزیک و شتەکەی بۆ کردووی ناوەکەم لێ تێکچوو ببوورە باسێکی بەرهەمەکەمان بۆ بکەی چۆن ئەم ئاوازت دانا یان چۆن کارت بۆ کرد لە سەرەتاوە ڕاستی ئەمە یەکەم ئەزمموی منە وەکو ئاوازم گۆرانیە گۆرانێکی هەورامیە وەڵا ئاوازەکە بڵێن چی ئاواز خۆ هەنە جاری حساسە لە خۆیەوە ڕۆژێک دانیشتوم حساسێکم بۆ شتێکم تەجیل کرد تۆمارم کرد دوایی پێشەوەی پیشانی کاگعالیە پیشانی مامۆستا ڕێبینمی ئەو بەدوێی بوو بەڵام ئەو نەکرام موزیکەکە ئامادە بکات دواتر ئیشەکە کەوتە لای مامۆستا عالی ئەتر بەو شێوە لەگەڵی ڕۆشتین و خوێنراوەکەش کۆپلەی یەکەمی هی کاک شاخەوانە لە هۆڵمدا ئاژید و کۆپلەی دووەم و سێمیشی مامۆستا هەمایە ساحێبەکە لە هەڵەبجە شەی دەژی زۆر باشە کاک بۆکان ماوەی چەندێکە خەریکیان ڤیدیۆ کلیپەی تاک و بەرهەمت هێنا ڤیدیۆ کلیپەکەمان نەکردووە تەنها کاری تۆمارکردنی گۆرانیەکە تەواو بووە زۆر باشە بۆکان گیان باسێ بکەم لەسەر شێوازی گۆرانیەکە و ستایڵی گۆرانیەکە کە وەک ئاماژت پێ کردووە هەورامانەیە لەسەر چ ستایڵە کارت لەسەر کردووە وەڵا هەر سنەتی ڕاستیەکەی ئالەتەکان هەموویان سنەتین هەرە و ستایلەیە کە پێشتر گۆرانی هونەرمەندانم وتۆ هەرە چێتەوە سەرە و ستایلە یعنی هەر بە هەمان شێوازی پێشتر چۆن کارت کردو هەمان شێوازە هەر هەمان شێوازە بەڵام ئەمەیان گۆرانیەکە هەورامیە و کەلیماتەکان هەورانی و ئاوازەکەش هەر هەورانیانە باڵ زۆر باشە کاک بۆکان زۆر جار لەلایەن خەڵکی هەورامانەوە گلەی ئەوە لێکراوە کە کەمترین گۆرانی هەورامی ئەڵێیتەوە ئەم بەرهەمەت بۆ ئەوە بووە لەبەرەوە هۆکارە بووە یان پێت خۆش و بە هەردوو شێوەزارەکە گۆرانی بڵێیت ڕاستی بڵێم من پێش هەموو کەس ئیش بۆ خۆمەکەم ئیش بۆ ئەحساسی خۆمەکەم ڕاستیان گۆرانی خۆی هەڵقڵاوە یانی لەبەر هیچ هۆکارێک نەبووە تەنها ئەوەیە من چی بۆ دەنگم خۆش بێ ئەوە ئەڵم دوێ نایەمێ خەڵک بێ چی بڵێن بۆکان گیان باسێک لە ئەزمموی کاری دانانی ئاواز بکەین تا چەند قورس بوو بۆ تۆ کە کار لەو بوارەیە بکەیت وەڵای ڕاستی بۆ من تەنها ئیحساسێک بووە ئەم ئاوازە تەنها ئیحساسێک بووە وشەیەک کە کەلیمێکی فۆلکلۆری کۆنی هەورامیە لەگەڵ ئاوازەیە وتمەوە و یەکسەر بە مۆبایلەکەم تەجیلم کرد دواتر لەگەڵ مامۆستا ڕێبینە یەک چەند گۆڕانکاریمان تیا کردی تەواو زۆر باشە دەستکاری بڵین هۆنراوی گۆرانی شتەکانە نەکردووە وەڵای هۆنراوی گۆرانیەکە تەنها یەک وشەم دەستکاری کردووە ئەویش بۆ ئەوەی لەگەڵ ئاوازەکە بێتەوە دینا دەستکاری نەکردوون نەخێر زۆر باشەوە بەم نزیکانە بڵاوکرێتەوە واتە کاروشتی تەواو بووە یان وەڵایەوەکو تراکێک ئامادەیە لەلام ئامادەیە بۆ تەسویرەرە وڵا بەم نزیکانە تەسووری کلیپەکەیەکەین و بڵاوە بێتەوە دەست خۆش بێ سپاس بۆ بەشداریکردنت بۆ زانیارەکانی کاک بۆکان هەورانی گۆرانی زۆر سپاس بۆ کورسات زۆر سپاس بۆ ئێوە کاک کورد و ڕێنات خان هەستە کەوتوبن ئینشەڵڵا